کوام ناڵەکانتان بۆ نایەن بۆ مزگەوت عەزیەتماندا کاک عەزیەتماندا کاک بیکەنە خاتر خوا کاکە ئیشیان ناڵەکاندا بێن کاکە باش شەڕ لەقەکەن تەواو مناڵ نەما هیچ نەما نە مناڵما نە باوک مناڵما نە دایک مناڵما بۆ چۆ ڕۆیشتن چوو زووجیەتانیە گەنج ڕەمەزانە خزێتە مزگەوتەوە دوای ڕەمەزان یەکسەر بۆ کۆمپانیا ئەسڵەکەی خۆی یەڵە بۆ نێرگەلەخانە یەڵە بۆ ڤایب کێشان یەڵە بۆ تەعلیق لە کشدان بۆ چۆ ڕۆیشتی کاکە وەرەوە ئەمە قیامەتەکە تەداما گەنجی وا دێ لە ڕەمەزانە مولتەزم پیاوی وا دێ مولتەزم دەست ئەکاتەوە دەفتەرێ و دوو دەفتەر و سێ دەفتەر و پێنج دەفتەر دوای ڕەمەزان ئەڕاتەوە بۆ سین گڵۆپی خراپ تێری ئەی ماڵ کاون دوای ڕەمەزان ئەڕاتەوە بۆ ئیشە کۆنەکەی خۆی خیانەت لە فەقیر و هەژارەکە نابێ بەڕێزەکانم بەو شێوازە نییە کە من و تۆ بیرەکەینەوە قەڵەباڵەخکردنی مزگەوتەکان لە ڕەمەزانە و دوای ڕەمەزان هەر کەس بۆ ماڵ باوکی نابێ من کاتێک کە خۆم فێری دین بووم ئەمری پێم کردووە نوێژ بکەم زەکات بدەم چاکە بکەم سیلەی ڕەحم بکەم ما دمت حيا هەتا ئەو ڕۆژەی ئەژیم يعني ئیساحەتی تیانی نعبد الله وفق شريعة الله وعلى نهج رسول الله لسر شريعتي الله عبادت بك براوة أبي ولسر شوين بي هالقردنوي أو نازدار صلى الله عليه وسلم بالمؤمنين رؤوف الرحيم وللرج قيامة شاء كوي أو كساني يستخزمتي كي دسمان لي أكنوا تنهى أو أفرمي أمتي وازد لي نايري قسما بالله وازد لي نايري شويني كسيك بكوا كسودت في أجيني إن جا خوش ويسان وبرزان كان الأنبياء عليهم الصلاة والسلام شعارهم هكذا شعاري بيغمبران أمبو وبرزان تو سيري بيغمبري كي نازدار كي كم قصي كأيكاب بني إسرائيل وجعلني مباركا أينما كنت وأوصاني بالصلاة والزكاة ما دمت حيا أفرمي وجعلني مباركا أينما كنت الله مني مبارك كردو لهر شوين يكبم وأوصاني بالصلاة والزكاة وأمري شي فيها كردون بچي بنيوش كردن وبزكاة دان همو جياني توت بتصحية زكاة ما دمت حيا ما دام زندوم علماء فرمون مجاهد إمامي ثوري أمري كري قيس أفرمون يعني معلما للخير وجعلني مباركا أينما كنت وهربو عيسى كري مريم هربو بيغمبرانا نخير إنساني مسلماني توحيد كوهاشن كوتي لا إله إلا الله وأزاني برنامج عبادته مباركا أينما كان مباركا لهرشوين يكبيه شكون برنامج ناشيني بينية وعلماء فرمون لتفسير ابن كثير أو زوري لتفسير كان بما نقل كان فرمون كاتك لأوائل الصحابة ولسلفة أيام فرمو يعني الأمر بالمعروف والنهي عن المنكر بويا وجعلني مباركا أينما كنت بيا مبارك بيلو مبارك ترهي أمر بچاك بكا ونهي لخراب بكا يان دسقري تكلاوكي خوتو باني با يان هر فساد يكي باب بي يان كسيك بنار ريكي بيني كل حق بشي لسري لما تعظون قوما وكو بني إسرائيل بلين حق ما عندشي بسري يعني وكاكا بخوا خلق إسفاديني لقلا والله وانية والله وانية والله برام قصة أو عندك كاريجري هي قسمني هنا بان من بر قصة وكنجاني قرانة وكاكا شوينة مال شيك شو ما دعوة كردو بارا ما دعوة شيك جو أقريت وجعلني مباركا أينما كنت بشي مبارك بي بأمر بشاكو نهي لخرابة وأوصاني بالصلاة والزكاة لدوايا ويكفيري أمر بشاكو نهي لخرابة بمشكم كسيك أمر بشاكاكا بنما لا إله إلا الله شوين كوتي بيغمراني راز بسلامي خوان ديبي أو جاتشيكا من كاتيك خوم فيري دين بوم أمري بيم كردو نيوش بكم زكاة بدم شاكة بكم سيلي رحم بكم ما دمت حيا هتا وروجي أجيم يعني إساحتي تيانية إيشي في غمران أما بو برزان أو نبو يلا شكليت بكرة وخورما بكرة ومزقوت قلب علىكو كوامنا على كانت أنبونا أنبو مزقوت عزيت مان داكاك بيكنا خاطر خوا كاك إيشان على كانت أبين كاك باشر لقكن تواو منال نما هيج نما منال ما نباوك منال ما ندايك منال ما بو چۆ ڕۆیشتن چۆ زووجیەتانیەشت نابێ بەڕێزەکانم بەو شێوازە نییە کە من و تۆ بیرەکەینەوە قەڵەباڵەخکردنی مزگەوتەکان لە ڕەمەزانە و دوای ڕەمەزان هەر کەس بۆ ماڵ باوکی نابێ وأن المساجد لله مزگەوت ماڵی ئەڵڵایە تۆ بێ پڕیکەیتەوە
وەڵام مناڵ دەرەکەین لە مزگەوت لە ڕەمەزانە و دوای ڕەمەزان کوێرایمان داتێت 4 مناڵ نابینین لە مزگەوتە. گەنج ڕەمەزانە خزێتە مزگەوتەوە، دوای ڕەمەزان یەکسەر بۆ کۆمپانیا ئەسڵەکەی خۆی، یەڵە بۆ نێرگەلەخانە، یەڵە بۆ ڤایب کێشان، یەڵە بۆ تعلیق لە کشدان، بۆ چۆن ڕۆیشتی کاکە وەرەوە وەرەوە ئەمە قیامەتەکە تەداماو. ئەوصانی بالصەلاتی وەزەکاتی ما دمت حەیە، هەتا هەناسەتە ڕواو دێ، هەموو دقەیەکت عیبادەتە. وا ئەزانی کاتێک کە خراپە ئەکەی بۆت نانووسرێ، ئەی وا ئەزانی کاتێک لە خراپە دووری چاکت بۆ نانووسرێ، هەموو دقەیەکت لە چاکە و لە خێرای بەڕێزەکەم. فبۆیە ئەوجا خۆشەویستان ئەمە شیعاری پێغەمبەران بۆ سەلامی خوایان لێبێت هەتا زیندوو بن. کابرایە کاتە لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی یا رسول الله، فەرمووی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، قل لي في الإسلام قولا، شتێکم پێ بڵێ لە ئیسلامە، یەکێکیش لە صیفەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام جەوامع الکەلم، یعنی هەموو قسەی کۆکراوە و جوان و نەستەق لە لای ئەو بوو، دینەکەی ئەو وایە غەڵەت هەڵناگرێ. فەرمووی شتێکم پێ بڵێ دوای تو زۆر پرسیار لە خەڵک نەکەم، یعنی شتێکم پێ بڵێ فێرم کا زۆر نەڵێم لەگەڵ خەڵکە. فەرمووی قل آمنت بالله ثم استقم، وتی وەرە ئیمان بێنە فێری ئەوە بە وجعلني مباركا أينما كنت ثم استقم أوصاني بالصلاة والزكاة. إنجا وەرە دوایەوە ئیستیقامەتە بێ، ئیستیقامە گرنگە کاک. گەنجی وا دێ لە ڕەمەزانە مولتەزم، پیاوی وا دێ مولتەزم، دەست ئەکاتەوە دەفتەرێ و 2 دەفتەر و 3 دەفتەر و 5 دەفتەر، دوای ڕەمەزان ئەڕاتەوە بۆ سین گڵۆپی خراپ تێرێ، ئەی ماڵ کاول. دوای ڕەمەزان ئەڕاتەوە بۆ ئیشە کۆنەکەی خۆی، خیانەت لە فەقیر و هەژارەکە، وەک تریش مزگەوت دروستەکە، وەک تریش خێر ئەکە. والله من بە پارەی حرام چوو بێتم بۆ عەمرە، والله پێم خستەتە ناو پاسەکە وتمە لەبەیک اللهم لەبەیک، منادیەک لە ئاسمانەوە بانگی کردووە وتوێتی لا لەبەیکە وەلا سەعدەیک والعومرەة مەردود عەلەیک، وتوێتی دەک بەخێر نەیەی، دەک عومرەکەت لێ قبوڵ نەبێ، و حەجەکەش و عومرەکەش دراوەتەوە سەر و چاوتە. إن الله طيب لا يقبل إلا طيبا، الله پاکە، پاکی خۆشەوێ. إن الله جميل يحب الجمال، الله یەک بەنەوەت و نۆ سیفەت جوانە. چۆن ناشنی لە موحید و ئەهلی ئیسلام ئەوێت؟ هەموو گیانت پیسی بێت، چۆن ئەوێ نایەوێ بەڕێزەکەم؟ ئەوێ پشتت ڕاست بێ، ئەوێ سەختەچی نەبی، قۆڵبڕ نەبی، خەڵکی نەزان و نەفام نەکەیتە گەورەی خۆت. ئەو ناوچەوانت کە ئەیخەیتە سوژدە، هەر ئەو کاتە وازن لە هەموو خراپەکاریەکە وردبێ. بۆ لێمانە پرسن خۆی بۆ من لە کورتەوتارێکی تایبەت تا باسەمەم کردا، خەڵک گلەیەکە مامۆستا ئەو باشە و خەڵکە بۆ ڕابوو عەمرە، بۆ ڕابوو حەج، ماشەڵڵا هەموو خەڵکە دێ کەس ئیسفادە ناکە. لە خۆتانتان پرسیوە هەر ماڵێک حرام بێ قبوڵ نابێت؟ ئەم مزگەوتە سەفی یەکەمی پڕ ئەبێتەوە پڕ نابێتەوە لە بەیانە، سەفی یەکەم و دووەم و سێم ڕەنگە هەر سێ فەرزەکە پڕ نەبێتەوە. هەر کەسێک دراوسێ ئەم مزگەوتەیە کاتێک کە دەستنوێژ ئەگرێ لە ماڵ و دێ بۆ ئێرە بۆ نوێژێک، ئەزیەتی خەڵک نادا، بوختان ناکات، جاسوسی ناکات، بین خەڵک تێک نادا، ئەجره کە ئەجری الحاج المحرم. حەجت بۆ چییە بڕۆی ئەشیا بێنی لە سیرەوە فێڵ لە خەڵکەی؟ حەج لە تەنیش ماڵ خۆتە، حەج لە تەنیش ماڵ خۆتە، نەک عومرە حاج کەوەها خەڵک بە تیجاری ڕوا بە گەندەڵی بە 120 وەرەقای کڕێ کە مەلاکان لە بینی خۆیان نابۆتە کێشە. دروستە بە ڤیزە بڕۆمیانە ڕۆم، دروستە بیکەمیانەی کەم، ئەو حەجە لە تەنیش ماڵەکەی خۆتە، پارەت نییە، پارە لە خەڵک مەسەنە، حرام مەخۆ. هەموو خۆشیەکان لە نزیک ماڵ خۆمانە بەڕێزە، هەموو نیعمەتی ئیسلام لە نزیک ماڵ خۆمانە. چۆن دەرگەی لە دەوڵەمەنی حەڵال خۆڵ کردێتەوە، دەرگەی لە فەقیر و هەژاری ئومەتەکەی پێغەمبەر کردووەتەوە عەلەیهی سەڵات وەسەلام. فەقیر لە کاتێکە عەمرەیەکی بە نسیبەکە پڕاوپڕی عەمرەکەی بۆ ئەنووسێ، لە کاتێکە حەجی بە نسیبەکە پڕاوپڕی حەجەکەی بۆ ئەنووسێ. کابرایەک ڕۆیشتووە نەبەتە شەعره بالحەرام، گۆشتی گیانی گردووە، بەس شڵپەی دێ بە گیانیەوە بە حەرام. کورە بابە ئەمە عەمرەی نەکردووە، حەجی نەکردووە، قوڕ بەسەری. مەزەیە لە سۆسیال میدیا دێ بۆ حەج بە بازار سەهۆڵەکە تێگەیە، حەج بە ناو بازار تێگەیە، عەمرە بە ناو بازار تێگەیە. خەڵک هەیە ڕۆیشتووە بۆ عەمرە و تێدی پەرژینی قایم بێتە خۆم کرد، بەخوا ئەسڵەکەت مەعدەنەکەت پیسە، ئەگەر نا یوباهی بهم المەلائکە لە عەرەفات، قەسەم بەخوا ئەوەی تامی عەرەفە بکات تا ئەو ڕۆژەی ئەمرێ شێت و شەیدای ئەوەیە جارێتر بگەڕێتەوە. بەڵام تۆ ئیمانەکەت بە ئەندازەی 1 ئەمپێرێکە ئەڵێ بای 10 ئەمپێر سەرفەکەم. کاکە ئێمە خوای پەروەردگار زۆر ڕێزی لێگردووین، زۆر هیدایەتی داوین، زۆر بەزەی پێمانە هاتەتەوە.